سلاوی خی گەورەتان لەبێت من مەسوور بڵباسم خۆم بە خۆشحاڵ دەزانم کە خوددا دەرفەتشی تری پێدان کە لە ڤیددیۆیش تر لەگەڵتان بێت پێشەوەی بچینە نێو ڤیددیۆکە تکە لایک و شێری ڤیددیۆکانتان بینێتێت بۆ ئەوی زۆرترین کە سوودی لێوەرگرن و هەروەها سەبسکرایبی چەناڵەکەشمان بکەن. iPad Air 4 2020 ئەمە iPad بە فەرمی لەلایەن کۆمپانیای ئەپڵۆ لە 20 ئەیلولی ساڵی 2020 ڕاگەیەندا کە تا ئێستاش دوایینەوەی iPad لە زنجیرە ئایار لە بەشی سەرەوە خاوەنی دوگمەیەکی پاوەرە یاخود دوگمەی هەڵکردنەوە لەسەر هەمان دوگمەی پەنجەمۆری iPadەکە جێگیر کراوە جیاواز لە نەوەکانی پێشخۆی کە iPad Air 2019 بوو پەنجەمۆری لە بەشی پێشەوەی iPadەکە بوو و هەر لە بەشی سەرەوە لە تەنیش دوگمەی هەڵکردن بڵندگۆیەکی سترۆی دوانەی دەنجی هەیە و بە مایکێک بوونی هەیە و لە بەشی چەپی iPadەکەیس دوگمەیەک بوونی نییە و لە بەشی سەرەوە لای ڕاست دوگمەی زیادکردن و کەمکردن بوونی هەیە و هەر لە بەشی لای ڕاست لە ناوەڕاست بەشێکی موگناتیزی بوونی هەیە کە تایبەتە بە لەکاندنی پێنووسی زیرەکی ئەپڵنەوەی دووەم و لە بەشی خوارەوە بە هەمان شێوەی بەشی سەرەوە خاوەنی بڵندگۆیەکی سترۆی دوانەییە کە پژگیری لە تایبەتمەندی دۆڵبی ئەتۆمز دەکات لە ناوەڕاستی هەردوو بڵندگۆکە دەرچەی بارگاویکەرەوە هەیە لە جۆری تایپسی کام جۆرە دەرچە تایپسێ بۆ یەکەم جارە کۆمپانیای ئەپڵ لە زنجیرەی iPad Air بەکاری دێنێت بە هیچ دەرچەیەکی بیستۆ کە هیدفۆن جاکی پێدەڵێن بوونی نییە. ئێستا دێنە سەر بەشی پشتەوەی iPadەکە لە بەشی سەرەوەی لای چەپ کامێرایەکەیە بە ڕوونی 12 مگاپیکسل و هاوێنەی 1.8 گۆشە فراوان بە قەبارەی 1.22 ماکرۆمەتری دوانە پیکسلی لە جۆری PDAF و ئەم کامێرا پشتگیر لە تایبەتمەندی HDR و تۆمارکردنی ڤیددیۆ بە ڕوونی 4K 24 30 فریم لە چرکەیەکدا دەکات و بە ڕوونی 1080p 3620 فریم لە چرکەیەکدا دەکات و لە تەنیش کامێراژ مایکێکی تۆمارکردنی دەکبوونی هەیە و لە بەشی خوارەوە iPadەکە دەرچەی تایبەت بە پێویستکردنی کیبۆردی ئەپڵ هەیە کە پشتگیری لە دوایین جۆری ئەم کیبۆردەکە دەکات هاوشێوەی پێنووسەکە. ڕۆنمای ئەم iPadە بە قەبارەی 10.9 ئینجە لە جۆری لیکوید ڕیتینە IPS LCD فلات دروستکراوە لەلایەن کۆمپانیای بۆی توانای نوێبوونەوەی هەیە تا 6 هرتز بە تێکرای وەڵامدانەوەی سەر 120 هرتز بە ڕوونی فول HD و هەبوونی 264 سەری پیکسل لە هەر ئینجێکدا و پشتگیری لە HDR و DCI-P3 دەکات و قوڵی ڕەنجی 8 بیت و ڕووناکی بەرز دەبێتەوە تا کۆتا ئاستی کە 1000 نیتسە. ئەمە iPad لە یاری پەبجی پشتگیری لە 90 FPS ناکات و تەنیا دەتوانانی بە ئەکستریم یاری پێ بکەیتەوە ئێمە بۆ بەکارهێنان و یاری تاقیکردنەوەی تەواومان پێکرد و ئاسێکی زۆر باشیە لە کاتی یاریکردن و لە ڕووی گەرمبوونیشەوە تەواو گونجاوە زۆر بەدەگمەن لە کاتی یاری تووشی گەرمبوون دەبێت و باتریکەشی بە هەمان شێوە توانای ئاستێکی زۆری هەیە بۆ بەکارهێنان بۆ تایبەت بۆ یاریکردن. هەر لە ناو ڕوونماکە کامێرایەک جێگیر کراوە لە بەشی سەرەوە بە ڕوونی 7 مگاپیکسل و هاوێنەی 2.0 و پشتگیری لە تایبەتمەندی HDR و تۆمارکردنی ڤیددیۆ بە ڕوونی 1080p 36 فریم لە چرکەیەکدا دەکات. ئەم iPadە کار بە پرۆسەری ئەپڵ بەیانێکی A14 بناغەکراوی 5 نانۆمەتر بە ڕێخەری گرافیکی ئەپڵ GPU 4 ناوەچی دەکات. بەکار بە سیستەمی وەگەرخەری iPad OS 14.1 دەکات تا دوایین وەشانی نوێ دەکرێتەوە. باتری ئەم iPadە 7606 ملی ئەمپێرە لە مادەی لیسیۆم ئایۆن پشتگیری لە بارگاویکردنەوەی بەتەل دەکات بەهێزی 15 وات کە پاتری ئەم iPadە دەتوانێت بۆ ماوەی کاتژمێری تەواو بەکارهێنان بەرگە بگرێت. بیرگەی کاتی ڕام 4 گیگابایتە لە زۆری LPD DDR4X و هەروەها بیرگەی ناوەچی 64 گیگابایت و 256 گیگابایتە لە زۆری NVMe و هەروەها پشتگیری لە وایفای 6 و بلوتوزینەوەی پێنجەم دەکات. تەنچی ئەم iPadە 6.1 میلیمەترەوە کێشی 458 گرامە ئەنجامی هەڵسەنگاندنەکانی لە پێگەی ئەنتوتو 680175 خاڵە. iPadە بە 5 ڕەنگی جیاوازی سپیس گرێ و سلڤەر و ڕۆزگۆڵد و گرین و سکای بلو بەردەستە لە بازارەکان و بۆ بازارەکانی کوردستان زیاتر جۆری وایفای بەردەستە واتە ئەو جۆرەی پشتگیری لە سیمکارت ناکات بەم نرخانە بۆ جۆری ڕامی 4 گیگابایت و بیرگەی 64 گیگابایت بە نرخی 539 دلاری ئەمریکی بۆ جۆری ڕامی 4 گیگابایت و بیرگەی 256 گیگابایت بە نرخی 719 دلاری ئەمریکی.